ڕێز و سڵاو بۆیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی ڕۆژی دووشەممە. سەرتاش با سەردێڕی چەند هەواڵەیەک دەست بدەین. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کوردستان، دەستبەسەرکرانی 5 هاوڵاتی لە شارەکانی شنۆ و شابات، بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆستانە لەلایەن ژینگە پارێزانی شاری پیرانشار، مانگرتنی پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەی فاتمە زەهرا لە مینودەشت، لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژیمی کۆماری ئیسلامی. کۆبوونەوەی خانشینکراوانی مخابرات لە کوردستان ڕۆژی دووشەمە 24 سەرماوە 1404 هەتاوی خانشینکراوانی مخابرات لە شارەکانی کرماشان، سنە و چەند شارێکی دیکەی کوردستان دژ بە خراپی دۆخی ژیانیان و مەعیشەتیان کۆبوونەوە. بە پێوێنانەی کە بەدەست ئێمەگەیشتووە، خانشینکراوانی ناڕازی بە وتنەوەی دروشم، هەڵکردنی پلاکارد و بەرپایی چەندین ڕێپێوان دژ بە وەدیناهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی ناڕزایەتیان دەربڕی و خوازیاری هەوسەنگ سازی یەغدەستەکانیان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەمە، سربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی مخابرات، پێدانی هەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی بوون. دەستبەسەرکرانی 5 هاوڵاتی لە شارەکانی شنۆ و شابات لە ڕۆژەکانی شەممە و یەکشەممە واتە 22-23 سەرماوەست 5 هاوڵاتی خەڵکی شارەکانی شنە و شابات لەلایەن هێزە ئەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەر و تاوەکو ئێستا چارەنووسیان دیار نییە. بە پێی راپۆرتەکان، ڕۆژی شەممە سێ شارومەندی خەڵکی شاری شنۆ بە ناوەکانی شاهۆ ئیبراهیمی، فەرعان چوپان و شەفیع ئەحمەدی بە هێرشی هێزەکانی داری ئیتلاعات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراون. هەروەها ڕۆژی یەکشەممە 2 هاوڵاتی دیکە بە ناسناوی سراج ئێلیاسی تەمەن 16 ساڵ و خەڵکی شاری شنە و هاوڵاتیکی دیکەش بە ناوی ئومید باقری خەڵکی شاری شابات سەر بە پارێزگای کرماشان دەست بەسەر کراون. شایانی باسە سەرڕای بە دوواداچوونی بنەماڵەکانیان لەسەر دۆخی تەندروستی و هۆکاری دەست بەسەرکردنیان تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە و 5 بەندکراوە زانیاریەک لە بەردەستدانیە. بەڕێوەچوونی هەڵمەتی زاگرۆسانە لەلایەن ژینگە پارێزانی شاری پیرانشار، بە پێو دیمەنانەی کە بە دەستمان گەیشتون لەلایەن ژینگە پارێزانی شاری پیرانشارەوە هاوکات لەگەڵ بەشداری کۆمەڵێکی زۆر لە چالاکانی مەدەنی و خەڵکی ئازادی خوازیە و شارە، هەڵمەتی زاگرۆسانە لە دەوروبەری گوندی ترکەشی شێخی سەر بە ناوچەی بەری مێرگان بەڕێوەچوو. بە پێڕاپۆرتەکان لە ئەو هەڵمەتەدا خەڵکی ئەو گوندە و ناوچەکانی دەوروبەری با بەشداری لە ئەو هەڵمەتەدا وەچاندنی نەمام هەوڵیاندا ئەو زیانانەی کە لە ساڵانی ڕابردوودا بە سروشت و ژینگەی کوردستان و ئەو ناوچانە گەیشتووە قەرەبوو بکەنەوە. شایانی باسە هەڵمەتی زاگرۆسانە کە لە هەموو ناوچەکانی دیکەی کوردستانیش دەستی پێکردو و بەردەوامە جەخت لەسەر پاراستنی سەرچاوە سروشتیەکان دەکاتەوە و بیرمان دەخاتەوە کە سروشتی زاگرۆس پێویستی بە پارێزگاری و بژاندنەوە هەیە. کۆبوونەوەی ناڕزایەتی خانشینکراوانی شیرکەتی بەرکەمەڕی کرمان، ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خانشینکراوانی شیرکەتی بەرکەمەڕی کرمان دژ بە بایەخنەدانی ڕژێمی کۆماری ئیسلامی لە بەردەم سندوقی خانشینکراوانی سەنعەتی فولاد کۆبوونەوە. بە پێی ئەو وێنانەی کە بە دەستمان گەیشتون، ناڕازیان بە وتنەوەی دروشم دژ بە پێنەدانی حەقدەست و مەزایە دواخراوەکانیان و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارەمە و دیهاتنی بەڵێنەکانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی و هەروەها کۆتایی هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر خانشینکراوانی ناڕازی بوون. ناڕوونی چارەنووسی عەلی ئادینەزادە لە گرتوخانەکانی ئیتلاعاتی ڕژیم. ناوبراو ڕۆژی هەینی 21 سەرماوەست هاوکات لەگەڵ لانی کەمسینۆ شارومەندی دیکەی بەشدار بوو لە ڕێوڕەسمی ڕێزگرتن لە یادی خەسرە و عەلی کوردی لە 7مین ڕۆژی گیان لە دەستدانیدا بە هێرشی هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی ڕژیم بۆ سەر مەراسمەکە دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندە کراوە. شانی باسە عەلی ئادینەزادە باوکی ئەبولفەزڵ ئادینەزادە لە گیان بەخەتکردوانی شۆڕشی ژنجیان ئازادیە کە چەندین جار لەلایەن هێزەکانی ڕژیمەوە بە مەبەستی کۆتایی هێنان بە چالاکیەکانی وشار خراوەتە سەری.
مانگرتنی پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەی فاتمە ئەلزەهرا لە مینودەشت. بە پێی دوایین هەواڵەکان پەرستەران و کادری دەرمانی نەخۆشخانەی فاتمە ئەلزەهرا لە شارستانی مینودەشت سەر بە پارێزگای گوڵستان دژ بە پێنەدانی هەقدەست و کارانە دواخراوەکانیان دەستیان لە کار کێشایەوە و کۆبوونەوە. بە وتەی سەرچاو ئاگادارەکان پەرستەران و کادری دەرمانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی چەند مانگە لەلایەن بەپرسانی و نەخۆشخانەیە یان حەقدەستیان بە تەواوی پێنادرێت یان ئەگەریش حەقدەستەکانیان پێ بدرێت بێڕێزیان پێکراوە. لە بەردەوامی کۆبوونەوەکانیاندا ناڕازیان خوازیاری بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی ئیمکاناتی پێویستی پزیشکی، تەزمینی ئەمنیەتی پیشەیی و گۆڕانی گرێبەستەکانیان، کەمکردنەوەی سەعاتی کار و هەروەها وەرگرتنی هێزی کاری نوێ بوون. کۆبوونەوەی ناڕزایەتی کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی لاوان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی نەوتی فەلات قاڕەی شاغڵ لە دوورگەی لاوان دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان کۆبوونەوە. بە پێی دوایین زانیاریەکان کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکەدا جاخت لەسەرەوە دەکەنەوە کە بەهۆی بایەخنەدانی بەرپرسانی ڕژیم بە داخوازیەکانیان لە دۆخێکی زۆر خراپی ئابووریدا دەژین و خوازیاری بەکرەوە دەرهاتنی یاسای 15 ڕۆژکار و 15 ڕۆژ پشودان سەربەخۆی سندوقی خانشینی خانشینکراوانی سەنعەتی نەوت، وەرگرتنی هێزی کاری نوێ، کۆتایی هاتنی گوشاری ناوەندامنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی، بەرزکردنەوەی ئاستی حەقدەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کار و ئیمکاناتی ڕیفاهی و هەروەها ئازادی دەست بە جێی خانشینکراوانی دەست بە سەرکراو بوون. لە سێدارەدانی 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا 11 بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێی راپۆرتەکان یان بە پێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 6 هاوڵاتی بەناوەکانی سادق عەبدی، ئەبولفەزڵ دانا، فەرهاد عەبدۆلی، ڕەزا عەباسیان، خەلیل فەدایی و موسلیم ئەفراشتە با تۆمەتی کوشتنی بانقەز لە زیندانەکانی قەزوێن، ناوەندی ئەردەبێل، دێسفۆل و سمنان و خوڕم ئاوا ئێعدام کراون. هەروەها 5 بانکراوی دیکەش بەناوەکانی یاسر ساکیزادە، محەممەد ئەمینی بەختیاری، محەممەد دیناری، ئێحسان یاری و محەممەد کەریمی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قۆم، سمنان و عێراق لە سێدارە یاخود ئێعدام کراون. بەڵێ بینەرانی خۆشەویست، گەشتیاوەڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو.